بەهۆی خراپی ئیدارەدانی سێ پارێزگا لە هەرێمێکی چەند ملیۆن کەسیدا ڕۆژ بە ڕۆژ پرۆسەی سیاسی ناشرین کراوە بە تایبەت لە سەردەستی پارتی و یەکێتی ئەوەی کە دەتوانێت دۆخی سیاسی ڕاست بکاتەوە و متمانە و ئومێد بگێڕێتەوە هێزە ئیسلامیەکانن بە تایبەت کۆمەڵی دادگەری کە لەم چەند ڕۆژانەدا کۆنگرەی پێنجەمی خۆشی ئەنجام دەدات. ڕۆژنامەنووسێک دەڵێت دەکرێت کۆمەڵ لەم کۆنگرەیەدا گۆڕانکاری گرنگ بکات و ئومێد بۆ پرۆسەی سیاسی بگێڕێتەوە. ئێستا کە کۆمەڵی ئیسلامی بەرەو کۆنگرەچێ کۆنگرە فرسەتێکی زۆر گەورەیە بۆی گۆڕانکاری زۆر گەورە لە خۆیدا بکە. گۆڕانکاری لە سەرکردە زۆر گرنگە، گۆڕانکاری لە پەیکەری حزب زۆر گرنگە، لە پەیڕێوی ناوخۆ چوونەوە ناو خەڵک زۆر گرنگە ئۆپۆزیسیۆنێکی چالاک بێ، زۆر گرنگە ئۆپۆزیسیۆنێکی جەریء بێ. کۆمەڵی ئیسلامیش بەڕابردووەکەی کە هەیەی حزبێکی ئازا و جەریء بووە، جێگە و فەراخی کە لە پێشترا هەبووە هەمی پڕکاتەوە. ئۆپۆزیسیۆنێکی چالاک بێ، ئۆپۆزیسیۆنێکی ئازا بێ، ئەوەی کە پێوەر و معیارە بۆ ئۆپۆزیسیۆن بوون لە کۆمەڵی ئیسلامیە هەبێ. کۆمەڵی دادگەری لە بەردەم پێنجەمین کۆنگرەی حیزبەکەیدایە. کادیر و ئەندامان تەنانەت بەشێکی زۆر لە خەڵکیش ئومێدیان وایە بتوانێت گۆڕانکاری بکات و ئومێد و بەها بۆ ئەو شتانە بگێڕێتەوە کەوا بەهۆی خراپی ئیدارەدانی وڵاتەوە بێبەها کراون. کۆمەڵ دادگەرین لەم کۆنگرێش دیسان هەمان شێوان لە کۆنگرەکانی ڕابردوش بەردەوام زەختی لەوە کردوێتەوە کە پەروەردەی فکری و سیاسی پێویستە لە پێش هەموو پەروەردەیەکەوە بێتن. لەولا پەروەردە ئیمانیش لەسەر بیرۆڕایەکی ڕاست و تەندروست پێویستە بەو شێوەی ئەندامان گۆش بکرێن بۆی کە دوجار سیاسەتێکی ڕاست و تەندروست بێتە بەرهەم کە بێتە مای ئەوەی کە خەڵک ئومێدی بە سیاست بمێنێتەوە. بەڵێ بێگومان کۆمەڵی دادگەری کوردستان لەم کۆنگرێش بە هەمان شێوان زەخت لەوە دەکاتەوە کە جارێکتر سیاست هەوڵ بدرێت ڕۆنەقدار بکرێتەوە و جارێکتریش متمانەی خەڵک بە سیاست و سیاستکردن ببوژێتەوە. کۆمەڵی دادگەری کوردستان حزبێکی دیار و کاریگەرە کە بە سیاسەتی ڕاستگۆیانەوە هەردەم لە بەرەی خەڵک و مافخراواندا بووە. ئێستا لە بەردەم وێستگەیەکی گرنگدایە کە پێنجەمین کۆنگرەی حیزبەکەیە و لە 1920 ئەم مانگە بە ئامادەبوونی 900 ئەندام لە شاری هەولێر بەڕێوە دەچێت. کۆنگرەکە نوێبوونەوە و گۆڕانکاری لە کار و پرۆژە و سیاسەتی حیزبەکەدا دەهێنێتە ئاراوە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.